هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان جەختی لەوە دەکردەوە کە دەبێت پەیوەندیەکی بەهێزیان لەگەڵ حکوومەتی عراقی هەبێت تاوەکوی لەهات کە لە ماوەکانی ڕابردوودا هەردوو حکوومەت ڕێکەوتنێکیان لەگەڵ یەکتریا واژۆ کرد سەبارەت بە پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە تایبەت لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوودا میوانێکمان لەگەڵ دەبێت بەڕێز عەلی بەیدەر البەیدەر نووسەر و شۆڤەکاری سیاسی لە ئەستۆدیۆ لەگەڵمان دەبێت بەڕێز عەلی بەخێر بێیت. تحیە لەکم و لجمهورکم. سپاس. پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان بە تایبەتیش سەرۆکی حکوومەت لەگەڵ حکوومەتی عراقی و سەرۆکوەزیرانی حکوومەتی عراقی چونکە هەم عادل عەبدولمەهدی بینیوە هەم مستەفا کازمی بینیوە هەمیش محەممەد شیع سوودانی بینیوە لەسەر دەمی کابینەی نوێمە سێ سەرۆکوەزیرانە هەبوونە. پەیوەندیەکانی سەرۆکوەزیران لەگەڵ ئەم سێ سەرۆکوەزیرانە چۆنە بینی؟ نعم لە ڕاستیدا ئەو جیاوازەی کە باسی بکەین حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆیەم لەگەڵ کاروانەکان لەگەڵ گۆڕانکاریەکان دەڕوات کە دەبینین سێ حکوومەتی لە بەغدا بینی و حکوومەتی عادل عەبدولمەهدی حکوومەتی مستەفا کازمی و هەروەها حکوومەتی بەڕێز سوودانیشی لەمە کاتدا بەڕاستی جیاوازی هەیە لە پەیوەندیەکان ئێمە دەتوانین بڵێین لە تەنگژەوە هات ئەویش تەنگژە لەگەڵ حکوومەتی عبادی دواتر دۆخەکە باشتر بوو بەهۆی ئەو لێکتێگەیشتنی هەبوو لەلایەن حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستانەوە چونکە پێشتر بەڕاستی وێنەکە جۆرێک لە تەم و مژاوی بوو ئێمە قسە دەکەین لەسەر دیدگایی هەرێمی کوردستان دەکەین کە بە شێوەی وەکو خۆی نەگەیشت وەکو بە شێوازێکی دەستوری با بڵێن لەلایەن حکوومەتی ئیفیدراڵیەوە با بڵێن بۆیە ئەمڕۆ دەبینین کە ئەم حکوومەتە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی با بڵێن مانگی هەنجوونی تێپەر دەکات لەگەڵ بەغدا بەهۆی ئەو لێکتێگەیشتنانەی کە هەیە بەهۆی چیەوە ئەمەش بەهۆی بنەمای لێکتێگەیشتن و تێگەیشتن و چرکردنەوەی ڕۆڵی دیبلۆماسیەت لە نێوان هەردوو لایەندا لە ڕابردوودا بەڕاستی بەم شێوەی نەبوو هەندێک نمونە بینینەوە کارە لەسەر سەپاندنی ئیرادەی خۆیان دەکرد پێیان وابووکەوە دەستکەوتنێکی سیاسی ئەمە سەرکەوتە بەڵام ئەمڕۆ پێمان وایە بەغدا و هەولێر ئەو عەقڵەتی سیاسی هەیە باش دەزانن کەوە لاوازی بەغدا زیانی هەولێرە لاوازی هەولێر زیانی بەغدا تەواو دەبێت بەڕاستی دۆخەکە مەمشێ ئەم گیانەی کارکردنە بێکەوە بەڕاستی ئەمە چرترین لێکتێگەیشتنی ڕۆڵی نیشتیمانیە کە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان هەیان بێت هەروەها ئەو ڕێگەی کە هەیە ئەو ئاڕاستەی کە هەوەیە خۆڵقاندنی باشترین وێنەیە بۆ پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا لە قۆناغەکانی داهاتوودا ئەم حکوومەتە لە هەمان کاتدا بنکێکی داناوە کە دەتوانێت کاری لەسەر بکەن ئەویش چییە ئەو بنکێ ئەو ئەویش گفتوگۆ و دیبلۆماسیەتە و ڕۆحیەتیشی نیشتیمانیە لە گوڕێک و تو نویسین تا لەسەر سەرۆکوەزیرن هەرێما کوردستانی تایبەتی دەرحەقی دەرباسکردنە قەیرانان هەبوونە چوالتەکێریان ژیل کوردستانی چێ بوویە حتا کتب بیرو باوەڕ بە بزمانە ئینگلیزی مەسەنان لە وێبپێگەهەکە ئەمریکی بێژی بە ئیرادایەکە پۆڵایینە خۆراگریانە قەیران دەرباسکردن کیژان قەیران دەرباسکردن و چوال کرد و ئەف ئیرادە لە با سەرۆکوەزیرن هەرێما کوردستانی چێ ببیت بنەڕینە هەوە. نعم بەڵێ ئێمە وەکو چاودێران چاودێری واقعی سیاسی و ئەمنی و ئابووری و کۆمەڵایەتیش دەکەین لە عێراقدا ئێمە حاڵەتەکان دەستنیشان دەکەین کە ئێمە پێویستە نزاکێش دەبین تەنگژەیەکەوە نووسەر دەیخاتە ڕوو لە هەمان کاتدا چارەسەرەکەش دەخات هەرێمی کوردستان بەڕاستی دەورە دراوە بە کۆمەڵێک لە تەنگژەی تەنگژە و کێشە لەسەر ئاسی ناوخۆ خۆی چەندین کێشە هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا لە هەمان کاتدا ئەو تەنگژە سیاسی کە هەیە ئەو دیدگا کۆمەڵاتیە لە هەمان کات هەنێک جار دەبێتە تەنگژە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەت لە کەشێکی گونجاودا کار ناکاتە ئەم حکوومەتە کەی لەدایک بوو لە سەردەمی کۆڕۆنا لەدایک بوو حکوومەتە تەنانەت ئەوەی کە زۆر گەشتبینیشن کە باسی دەکەن بەڕاستی زۆر ئەوە نەبوون کە ئەم حکوومەتە بتوانێت لەم قەیرانە زۆرەدا بتوانێت کێشەکان چارەسەر بکات
چونکە لە ڕەحمی تەنگژەی کۆڕۆنا لەدایک بووە کە کێشەیەکی جیهانی بوو لە وڵاتانی دراوسێ بەڕاستی نانەوێت هەرمی کوردستان سەرکەوتوو بن بەشێک لە حیزبەکانی ناوخۆی هەرمی کوردستان نانەوێت کە حکوومەت سەرکەوتێت لە هەمان کاتدا لە بەغدا دیدگایەکەیە کە ناوێت هەرمی کوردستان سەرکەوتوو بێت وەکو هەڕەشێک دەبینی بەهۆی ئەم سەرکەوتنانەی کە حکوومەت هەرمی کوردستان بەدەستیان بینیوە دیدگایەکی لە بەغدا بەم شێوازە حکوومەت دەبێت بەساوێکی دوژمنانە ڕەنگە سەیری بکات لایەنە سیاسەکان هەندێکیان هەن ئەم سەرکەوتنەوەکو خۆی نابینی چونکە کوردستان سەد دەکەوێت 12 سەرکەوتوو بۆ بەڕاستی بەڵام دەبینین شکستەکە لە چێە لەو ناوچانەیە کە بودجەی زۆریان هەیە لە بەغدا و لە ناوچەکانی دیکە ئەم کێشەکەڵەکە بۆنەکە پێمان دەڵێ ئێمە کێشەکان و چارەسەرەکانیش دەستنیشان بکەین لە ڕووی ئەخلاقی و پیشەیەوە ناچارین بەڕاستی من لە هەرێمی کوردستان دەژیم دۆخەکە دەبینم دیدگای تایبەتی خۆم هەیە بۆ ئەم واقعیکە هەیە پێویستە ئێمە بیگوازینەوە ئەم واقعا بگوازینەوە ئەم ئەزمونەوە بگەینین بە جیهان بە شێوەیەکی ڕاستە و خۆ بە شێوەی بەبێ چاواشەکاری بیگوازینەوە ئێمە قسە لەسەر حکوومەتی سوپەرمان ناکەین حکوومەتێکی فریشتەی ناکەین ئەگەر چی تێبینی هەیە بەڵام لە سایەی ئەم دۆخە و ئەو توانایی کە حکوومەت هەیەی ئەم حکوومەتە توانوێتی کەوا هەرێمی کوردستان بەرەو کەناری ئارام ببات بەڕاستی تۆ گوتت من لە هەرێمی کوردستانە ژیم چ جیاوازیەک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بینیت یان ئەو 4 ساڵە حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئەو 4 ساڵی حکومڕانی لە بەغدا بینیت کە 3 سەرۆکوەزیرانی بەڕێکرد لە عێراقا يعني لا يمكن الحديث بەڕاستی ئێمە ئەگەر باسی جیاوازەکان بکەین لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بەڕاستی جیاوازەکان زۆرن دەوڵەتێکی دیکەیە کیشوەرێکی دیکە ئەمە بۆچینی منیە تەنها ئەمە بۆچینی شەقامی عێراقیە بە شێوەیەکی گشتی هەروەها ئەو شکستەی کە لە بەغدا هەیە سیرکە لە ناوچەکانی دیکەی عێراقدا سیرکەن لە ڕاستیدا من کاتێکەوە بنێو شەقامەکان دەسوڕێمە بە تایبەت لە پارێزگای هەولێر ئەگەر هاتوو بە شەقامێکدا بسوڕێمەوە دوای مانگێک دومانجی دیکە بگەڕێمەوە بەڕاستی گۆڕانکاری دەبینم بە 2 مانگ باڵەخانێک بنیاد نراوە کەی بنیاد نرا چۆن ئایا وەدەکارەکان چینە ئایا ئەمە زیرەکی دەستکردە بۆ خێرایە چۆنە ئایا مۆنتاجە ئەمە چۆنە بەڕاستی گۆڕانکارێکی خێرای ئایا ئەم باڵەخانانە چۆن بەم خێرایە دروستکران بێگومان بدڵنیایەوە لە پشت ئەمە بەڕاستی ئیرادەیەکی بەهێز هەیە دیدگایەکی بەهێز هەیە هەموو ئەم بابەتانە وامە لێ دەکات کە ئەمە بەهۆی چیەوە بەهۆی مۆری ئەم حکوومەتەوە هەیە بەهۆی خۆراگری سەرۆکوەزیرانەوە هەیە کاوە بە شێوەیەکی زۆر پیشەیانە مامەڵە دەکات لەگەڵ بابەتەکە تەواوی سێکتەرەکاندا ئابووری کۆمەڵایەتی بێت یاخود هەر بابەتێکی دیکە بێت کە دیدگای حکوومەت جێبەجێ دەکات ئێمە بۆ نمونە عەقڵیەتی هەندێک لە ناونیشانەکە ناونیشانە حکوومەکان لە راپۆرت دەیویستکەوە لەگەڵ ئوردن بەراورد بکاتی دەیەوێت کەوا بکات بەم ئاسا بەڕاستی ئامانجەکەی بەس ئوردن بوو دەیەوێت کەوا شەقامەکان وەک ئوردن بەڵام لە هەرێمی کوردستاندا پێمان وایەکەوە ژێرخانێکی زۆر بەهێز هەیە لە وەکو دووبەی ئەمە بەڕاستی خاڵی وەرسەرخانە خەڵکی هەرێما کوردستانێ بترسن جه حکومتین یک لدویکین عراقی ما تجربه هایی بسری مهاتی حکومت ڕێککەفتنا کری هێزەکە شیعی هاتی بوون نمونە یان جی باڵا دەستن هاتن ئەو ڕێککەفتنە بن پێکردنە بیراتت هێتن ji mêjanînek û zêdetir ji 10 mûşeka havêtîn bin guhê me ji vêre dîr nebû yani ev jî hemî hate vegerandin bû sê cûrên eqliyeta li Bexdayê yek jî eqliyeta taîfî piranî ya din jî çavnerabûn pêşkeftinên herêma Kurdistanê 4 سال دەرباز بوون gelek kêşe çareser bûn gelek kêşe jîmane bi taybetî derheqê destûr û yasayê bi taybet ya çavê Kurdalê heta nûke Kurdên navçeya madeya 140 ji Kerkûkê heta Şingalê bigire dinalin ji destê Supaya Iraqê û parêzgarê Sepandî erê bi re'ya te çawa hikûmeta herêma Kurdistanê di navbera van eqliyetên cuda ve mîzaciyetê dê bikaribîtin mafên xelkê Kurdistanên destûrî û yasayî ji xak وخلكي واربكريت نعم طبعا بەڵێ من باسم کرد سەرەتایی قسەکەمان باسمان کرد بەڕاستی ڕۆحیەتێکی ڕەنگە ڕۆحیەتێکی تۆڵەیی هەبێت کە بیاوێت زیان بە هەرێمی کوردستان بکەیت تەنگژێک دروست بکات بۆ ئەوەی کە
سەرکەوتنەکان تۆمار نەکرێن لە هەرێمی کوردستانەوە با بڵێن وەکو وێزگەیەک بێت بۆ شکست بۆ ئەوان مەبەستم بە بەڵام ئێمە ناتوانین بەم شێوازە مامەڵە بکەین گیانێکی تۆڵە واقعەکی دیکە بسەپێنین جگە لە واقعیکە هەیە ئەم حکوومەتە هەوڵ دەدات دەیەوێت کەوا زۆر پێشکەش بکات یەکتێکشتنی زۆر هەبێت بینیمان لە ڕێکەوتنی شنگال لە تەواوی قۆناغەکاندا بەڕاستی شنگال کێشەکە هیچی ئاڵۆز بوو بەڵام بینیمان ڕێکەوتن کرا لە نێوان هەولێر و بەغدا کاتێکەوە ئەم تەنگژێ بەڕێوحەتێکی گفتوگۆ و بنیادنەران هاتەوە پێش بەبێ سەپاندنی ئیرادێکی دیاری کرا و بینیمان ڕێکەوتنێکی لێکەوتەوە بەبێ ئەوەی کەوا چەک بەکار بهێنرێت بەبێ ئەوەی کەوا فشارێک هەبێت کەوا کاری پێدەکرا و کاتە ئەمە ئەم حکوومەتە لێک تێگەیشتنی بۆ ئەم بابەتە هەبوو بۆ ئەو هەڵوێستەی فیدرالی هەبوو لە هەمان کاتدا ئێمە لە هەمان کاتدا نامەنێت حکوومەتی هەرێمی کوردستان باز بەسەر شایستە دەستوریەکانەوە بدات بەڵام لە هەمانش کاتیشدا نانەمێت حکوومەتی فیدرالیش فشار لە هەرێمی کوردستان بکات و لاوازی بکات و پێشەری مافە دەستوریەکانی بکاتە بەڵێ چارەسەر دەستورە دەستور لە هەمان کاتدا بەڕاستی هەڵوێستێکە بۆ تەنگشە هەڵوێستەکە بۆ چارەسەری چونکە بەڕاستی لە دۆخێکی نالەبار نووسرایەوە دەستور پێویستە ڕەنگە هەندێک پێداچونەوەیکی هەبێت بۆ بابەتی دەستور پەیوەست بە مادەکانی نێو دەستورەوە جارێک کە ڕەنگە پێداچونەوەیکی بکرێت هەندێک لە مادەکانی پێداچونەوەیکی دیکان بۆ بکرێت بە شێوازێکی دیکە بێت بۆ سەرخستنی ئەو ئەزمونە بۆ ئێمە وەک عێراقیەکان شانازی پێ بکەین ڕاستە شکستمان لە بەسرا و لە بەغدا هەیە بەڵام کوردستانمان هەیە نمونەی سەرکەوتنە ئەمڕۆ کوردستان نەک تەنها وێزگەیەکی خزمەتگوزاری و گەشە پێدانە بەڵکو بەڕاستی مێرجی ئاشتیە مێرگی ژیانە بۆ زۆرێک لە عێراقیەکان کە ڕادەکەن لەو شتەمە و لەو دۆخە خراپەیەکە لە باشووری عێراقیە لە ئەنجامی ئەو شکستەی کە لە عێراقی بەڵام لە کوردستان بەڕاستی هەرێمی دژین دناف ئەمن و ئەمانێ و سەلام و کەیف و خۆشیە چنە بەغداژی دژایەت یامەتکەن گەلێک سپاس بۆ هێژە عەلی ئەلبەیدەر شروڤەکار و نڤیسەر شروڤەکاری سیاسی گەلێک سپاس و گەلێک بخێراتی سەرچاوە زۆر سپاس بەخێر بێت سپاس